ساڵی داهاتوو ساڵی 2019 کەوا حکوومەتێکی نوێنیش لەم ساڵەدا دروست دەکرێتن هیوام وایە حکوومەتی گەشتشەساندنی وڵات ئاوەدانکردنەوە بژانەوەی هەموو سێکتەرەکان بگرێتەوە هەر لایەنێک نەبێ بە تایبەت لە ڕووی گەشتیاری کەەوە گرنگی تایبەتی پێ بدرێت ئەم جارە. من وەکو گەنجێکی واو ئاواتمەوەیە مافی ئافرەت بپارێزن مافی مرۆڤ بپارێزین واو ئاواتم وایە لە ساڵی 2019 حکوومەتی هەرێمی کوردستان هەلی کار بۆ گەنجان دابین بکات مافەکانی ئافرەت بپارێزی. هیوادارم ساڵی 2019 ساڵێکی پڕ لە خۆشی و شادی بۆ کوردستان بێنێت ساڵ 2019 بێتە خۆشی بۆ هەموو کوردستان بۆ گەلەکەمان.